ساڵتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش هەرچەندە بڕیار بوو مانگی دەی ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەختە لە پەرلەمانی عراق بەڕێوە بچێت بەڵام تاوەکو ئێستا ئەو وادەیە یەکلایی نەبووەتەوە لە نێوان هێز و لایەنە سیاسەکانی عراق بەشێک لە لایەنە سیاسەکانی عراق لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنن لە وادەیە کە بۆی دیاریکراوە لە بەرامبەردا بەشێکی دیکەی لایەنە سیاسیەکان دەیانەوێت هەڵبژاردن دوا بخرێت بەڵام تاوەکو ئێستا هیچ هێز و لایەنێکی سیاسی بە فەرمی و بە ئاشکرا مەیلی خۆی بۆ دواخستنی هەڵبژاردن بە کۆمسیۆن و بە حکوومەت و لایەنی پەیوەندیدار ڕانەگەیاندووە. ئەمڕۆ ئەگەرەکانی بەردەم هەڵبژاردن یاخود ئەنجامدانی هەڵبژاردن یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن لە عراق لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم. دەمەوێت بزانم کورد دەکەوێتە کوێی ئەو هاوکێشە سیاسی ئاڵۆزانی کە ئێستا لە عراق هەیە. هاوکات نووری مالیکی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئێستا لەگەڵ بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆبووەتەوە. هەڵبەت دانیشتنەکە پەیوەندیدارە بەم دۆخەی ئێستای عراق و بابەتی هەڵبژاردنەکانی عراق. دەمەوێت بزانم لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن دۆخی عراق چی دەبێت، لە ئەگەری ئەنجام نەدانی چۆن دەبێت. بە میوانداری بەڕێز هۆگرچەدۆ شارەزای کاروباری هەڵبژاردن سڵاوت لەبێ کاک هۆگرم کاتت باش. دەمەوێت بزانم عراق لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردندا چی دەگۆڕێت، هەڵبژاردن دەتوانێت چی بکات بۆ ئەم دۆخی عراق؟ زۆر سوپاس، سڵاو بۆ تۆ بۆ بینەران و جێگرانیش. بێشک ئەوەی کە با بڵێن لەو چەند ڕۆژەی دوایی گفتوگۆی لەسرە با بڵێن کشانەوەی زیاتر لە 26 هێزی سیاسی و ئیعلانکردنی بۆی کە بەشدار نابن لە هەڵبژاردن، ئەم پرسەی جارێکتر هێناوە پێش بۆی کە ئایا هەڵبژاردن لە 10 ئۆکتۆبەر ئەنجام دەدرێت یا نادرێت، و ئەمە لازال جێگای گفتوگۆیە و جۆرێک لە مانۆری سیاسی هەیە کە هێز و لایەنە سیاسەکان ئاڵوگۆڕی بیر و ڕادەکەن. وەکو لە راپۆرت و پێشەچێکە باست کرد، بەشێکیان لەگەڵ ئەوە هەڵبژاردن لە ساتۆخت خۆی بکرێەوە، هەر ئەنجام نەدانێک ممکنە عێراق تووشی با بڵێن ئالەنگاریەکی زۆر و کێشەیەکی زۆر بکە. لە بەرامبەریش هەندێک هێز پێیان وایە بۆی هەڵبژاردنێکی پاک و بێگەرت هەبێەوە، هەڵبژاردنێک لەگەڵ پرانسیب و داخوازەکانی خۆپەشاندەران بگونجێ، پێویستی بە کاتی زیاتر هەیەەوە داوا دەکەن هەڵبژاردنەکان دوا بخرێت. ئەگەر بێت و باسی ئەو بکەین بۆچی عێراق گەیشتووە بۆم دۆخەی ئێستا یا بۆچی بڕیار درا هەڵبژاردنی پێشوەختە بکرێت، لەلای هەمووان ڕوونە عێراق لە بارودۆخێکی ناهەمواری سیاسی ئابووری گەورەدا بووە و عێراق با بڵێن بۆ ماوەی ساڵێک بەهۆی خۆپەشاندانی تشرین کۆیدان و دەستگاکانی لە نۆ پارێزگای گەورەی عێراق پەچی کەوتبوو، ژیان نەمابوو. بۆیە هەموو ئەگەرەکان لەبەردەم ئەوەدا بوون یا ئەوە تا عێراق بەرەو شەڕێکی ناوخۆیی گەورە دەچێت و وەکو بەشێک لەو تەجروبانەی یەمەن، سووریا، شوێنانی تر ممکنە جارێکی تر گرە و لەسەر توندوتیژی وەکو چارەسەر بکرێەوە ببێتە هۆی ئەوەی کە عێراق کێشەکانی قوڵتر و قوڵتر ببنەوە. ئەگەری دووەمەوە بوو کە گوێ بدرێ بە دەنجی خۆپەشاندەران و لەسەرەوە ساسە حکومەت هەڵەشێنراوە حکومەتی عادل عەبدولمەهدی وە بڕیاری هەڵبژاردننی پێشوەختە بووە بەشێک لەو چارەسەرەی کە سەری سەر دەکرێت. بۆیە ئەگەر هەڵبژاردن ئەنجام نەدرێت سڕوودا، بێشک ئەگەری هەیە بگەڕێنەوە ئەو دۆخەی کە هەبووە گۆڕانەوە بۆ مربعی یەکەم، جارێک کە خۆپەشاندان و جارێک کە کێشە و گرفت سەر لەوێ هەر سەرەوە. زۆر باشە، ئەمەوێ بزانم لە ئەگەری ئەنجامدانیدا چی دەبێت، هەڵبژاردن دەتوانێت چی لە عراق بگۆڕێت، چی لەم دۆخەی عراق بگۆڕێت؟ ڕاستێکە ئەوەیە مەرزنی هەڵبژاردن هەموو چارەسەرەکانی عێراق، هەموو کێشەکانی عێراق چارەسەر بکە و وەکو فریادڕەسێک ببینێت، چونکە هەڵبژاردن ڕاستە نیزامی سیاسی لەسەر بنیاد بنرێت، بەڵام جارێک پێشوەختە قسە لەسەروێت چەندە هەڵبژاردن بە پاک و بێگەردی ئەنجام دەدرێت، چەندە هەڵبژاردنەکان جێگەی ئەوەی دەبێت کە با بڵێن دەبێتە جێگای متمانی دەنگدەر و لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی لە چوارچێوەی ئەو پرۆسەیەدا با بڵێن متمانەی سیاسی و یاسایی بەدەست بێنێت. ئینجا ئەوەی کە بەدبۆچوونی من هێز و لایەنە سیاسەکان گرەوی لەسەرەوە دەکەن، مەشهەدێکی نوێی سیاسی بێتە پێش، زۆرێک لە گۆڕانکاری بێ، بەلایانی کەم ئەوەی دەستکەوت بێ ئەو ئەزمەیە ئەو بارودۆخەی لە ئێستادایە کە وەکو باسم کرد لە ئەگەری ئەنجام نەدان، ئەگەریەوە شەڕی ناوخۆیی، ئەگەریەوە ماڵوێرانی زیادەتر ملی عێراقیەکان بگرێ، ئەوەیە کە ئەوە دوا دەخە بەلایانی کەم دەرفەت بۆ سیاسەکان دروست دەکە، کاتی زیاتریان لەبەردەست بین بۆ چارەسەری بەشێک لەو گرفتانە و
ئەوەش ڕاوایە و ڕاستە کە ئەگەری هەیە با بڵێن ئەو کاتەی کە دێتە بەردەست ببێتە بەشێک لە چارەسەری بەشێک لە کێشەکان، چونکە با بڵێن بەبێ دوودڵی کێشەکانی عێراق ئەوەندە گەورن کە بۆ بۆچوونی من کۆناکرێنەوە لە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە. کێشەکە بنیادیە، دەوڵەتی عێراق بە مۆدێلێک دامەزراوەتەوە کە لازال دەوڵەتێکی لاوازە و هێز و گروپی دەرەوەی دەوڵەت هەن بەهێزترن لە دەوڵەت، زۆر ئاجاندا و بەرژەوەندەکانیان فەرز دەکەن لەسەر ئەو دەوڵەتە، بۆیە بێشک ئەو پرسێکی ئاسان نییە، بەڵام ئەنجامدانی هەڵبژاردن و بەردەوامێتی ئەنجامدانی هەڵبژاردن بەشێکە لە دەرفەت، بەشێک نییە لە کۆسە. زۆر باشە. دوایین لێدوانی کۆمسیۆن دوێنێ بوو کە ڕایگەاند کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاند کە هەموو ئامادەکاریەکان لە کاتی خۆیدا بەڕێوە چوە، ئەوان ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. هاوکات مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق وتی هیچ ئەگەر و پێشنیازێک نییە بۆ دواخستنی هەڵبژاردن، ئێمە لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام دەدەین. لە کاتێکدا ئەمە کە هێز و لایەنە شیعیەکان بوو دابەشبوون بەسەر دوو بەرەی تەواو دژ بەیەکدا. بەم دۆخە ناکۆک و ئاڵۆزەوە لە عێراق لە ئەگەری ئەنجامدانیشیدا دەتوانرێت یان کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و حکوومەتی عێراق دەتوانن پێکەوە هەڵبژاردنێکی پاک و بێگرد و دروست و متمانە پێکرا و لە عێراق بەڕێوە ببن؟ ئەوە وایە دروست دەبێت زیاکاری بکەین لە بینی ئەو داخوازیانەی کە دەکرێت. ئێمە سێ جۆر لە داخوازیمان هەیە. داخوازی سیاسی هەیە تەنها بەڕاستی بەشێکە لە مزایدەی سیاسی، ینی هەندێکشت تەڕەحەکرێ وەکو تۆ لە ساحەکە هەبی و دەبێت ڕات هەبێ و 2000 پێگەت هەیە بۆ ئەوی بۆت بگەڕێنەوە. بەشێکی ئەو هەڕەشانەیە ئەوەی کە باس لە مقاتعاوە کێشە لە هەڵبژاردن دەکات بە بۆچوونی من با بڵێن فقط لە پێناوی با بڵێن ملبەملانەیە کە لە بینی هێز و لایەنە سیاسیەکان وەکۆی لە زۆربەی دنیادا هەیە، مەسەوەی دەرە ڕەش ئەوەی تر دەڵێ سپی، ئەوەی دەڵێ لەگەڵ هەڵبژاردنم عەکسە بێتەوەی تر دەڵێ لەگەڵ هەڵبژاردن. هەمومان دەزانین بۆ نمونە تەیاری سەدری هێز یەکەم بووە کە ئەسڵان زەخت و فشاری زۆری کردو کە یاسای نوێ هەڵبژاردن دەربچێت، ئامادەسازی کردووە، فشاری خۆپەشاندانی ملیۆنیە کرەگەر پەرلەمان کۆمەڵی ڕێساوی یاسای تێنەپەڕێنێ، واتە سەرسەختترین و سەرمەشقترین هێز و لایەنە سیاسی بووە کە داوای هەڵبژاردننی پێشوەختەی کردێ لە بەرامبەردا دەوڵەتی یاسا بۆ نمونە وەفتح داوای نەکرد هەڵبژاردن لە ئێستادا ئەنجام نەدرێ بۆ خۆی مودەیەکی ئەو تۆ نەماوە، دەکرێت لە نیسانی 2022 کە مەوعیدی طبیعی خۆتی پێشوەختن نیە ئەنجام بدرێت. ئێستا معادلەکە عەکس بووی، کاتێک تیاری سەدری دەڵێ هەڵبژاردن دوا بخرێ وان دەڵێن دەبی لا بکرێ. ئەمە مۆدێلی دووەمە کە باسمان لە ڕەش و سپی کرد. مۆدێلی سێیەم بەڕاستی هەندێک هێز و لایەنە سیاسی ئەوە ڕەوایە کە پێیان وایە هەڵبژاردننی پێشوەخت بە نظامی ئینتیخابی تازە لە بەرژەوەندی سیاسی ئەوان دانیەوە، ئەوان ممکنە بەشێک لە کورسەکانیان جارێک کە لە دەست دەدەن بۆی لەگەڵ هەڵبژاردن نین و بەڕوونی دەیڵێن کە ئێمە لەگەڵ نین و هەموو جوودەکان بە ئاشکرایە بەنهێنی بۆ ئەوەیە کە هەڵبژاردن نەکرێت و دوا بخرێت. بەڵام کۆی ئەو پرۆسەی باسی دەکەین ئەوە ڕاستیش نییە کە کۆمسیۆن لەگەڵ حکوومەت بیوە هەرچۆمی هەڵبژاردن بکات، چونکە بە نەتیجە هەڵبژاردن شای و لۆغان و ئاهەنگ و هەڵپەرچی حیزبی سیاسیە. وەکوەیە تۆ ئاهەنگێک بکەیت بەبێ بۆ کوزاواکە، مەسەلەن ئەوە چۆن دەکرێت تۆ حەفلەیەک بجێڕی بۆ کوزاواکەی لێ نەبێ، بۆیە ئاهەنگەکە بۆ حیزبی سیاسیە، بەشداری هێز و لایەنە سیاسیەکان گرنگە و پێم وایە بەپێی ئەوەی کە هەتا ئێستا هەیە ئەوانەی کە با بڵێن ئەو داوایانەی کە تەقدیم کراوە بۆ هەندێک هێز مەبدەئیە کە بەشداری ناکەن، بۆ هەندێک هێز تەکتیکیە و پێم وایە لە فترەی دادێ ئەم بڕیارانە تعدیل دەکرێت و ئەگەری هەیە کە تا ئێستا مەرجعیت لەگەڵەوەیە هەڵبژاردن بکرێ، حکوومەت لەگەڵەوەی کۆمسیۆن ئامادەکاری کردو، مجتەمەعی دەوری لەگەڵا. بەڵام عێراق بەلەدی مفاجعاتە ئەگەری ئەو 5 حیزبە ڕئیسی شیعە بێن بەیەکەوە اتفاقکەن کە کاتێکچکە دیاریکەن و بێن ڕاوێژ لەسەر ئەوە لەگەڵ کورد و سونە بۆ دوایین زانیاری ئاماژە بۆ ئەو بکەم کە دوایین زانیاری لەبارەی کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکانی عێراق لەبارەی هەڵبژاردنەوە ئەمڕۆ بووەکە لە بەغدا بەڕێوە چووە. هەڵبەت ئەوە جیاواز لە سەردانەکەی نووری مالیکی بۆ هەولێر و بۆ لای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە عێراق لە بەغدا کۆبوونەوەی زۆرینەی هێز و لایەنە سیاسیەکان بەڕێوە چووە.
زانیاری هەیە لەبارەی ئەوەی کە ئەگەرێک دروست بووە بەوەی کە سەدر و کوتلەکەی قەنەعەت پێ بکەن بەوەی کە جارێکی تر بگەڕێنەوە بۆ بەشداری هەڵبژاردن. لێرە ئەو هاوکێشانی لە هەرێمی کوردستان هەن سەنگی کورد بەرامبەر بە سەنگی شیعەکان و ڕێکەوتنی نزیکبوونەوەی ڕێکەوتنی شیعەکان چۆن سنگ و قورسایی پێگەی کورد دەبینن، کورد چۆن دەتوانێت بە پێگەیەکی قورسترەوە لە هەڵبژاردننی پێشووتر بەشداری بکات لەم دۆخەیەکە هەیە. معلومە ئەو معادلەیە کە لە عێراق بەڕێوەدەچێ لە ڕووی سیاسی تۆزێک با بڵێن ئالۆسترە لەوەی کە لە 2003 تا 2014 بەڕێوەچووە. هێز و لایەنە شیعەکان هەمویان لەژێر یەک چەتردامن بەملانەیەکی تونت هەیە، واوە بۆ سونەکانی عێراقیش ڕاستەوە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە. با بڵێن ئەوەی کە پێشبینی دەکرایە ئەوەی کە تیاری سەدری تەرویزی لەبۆ دەکات حکوومەتی زۆرینەیە، یعنی لە عێراق دەیەوێت دیموکراتیک توافقی نەمێنێ و بەرەو زۆرینە و کەمینە بچین و بۆ ئەوەش هەنگاوی نابوو کە تیاری سەدری لەگەڵ حەلبوسی سەرۆکی پەرلەمان و قایمەکەی ڕێککەوت بوو و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیش ڕێککەوتنی کرد بوو کە ئەمان ئەو هێزیە ئەو ژمارەی کورسیانە بەدەستدێنن کە 2000 هاوکاریان دەبێت لەوەی کە حکوومەت پێک بێنن ممکنە هەندێک پێویستیان بە هەندێک لایەنی تر وەکو حکومە با بڵێن نەسەر ئەوانە ببێ بۆی کوتلەیەکی گەورە پێک بێنن و ئەوان حکوومەت و ئەوانی تر بخەنە دەرەوەی ئەو بازنێن. بەڵام کشانەوەی تیاری سەدری لە معادلەکە و ئەو دەنگۆیانەی کە هەیە وای کرد کە هەیە ینی با بڵێن پانتاییەک دروست بێ بۆ ئەوی هێز و لایەنە سونی و کوردیەکانیش گفتوگۆ جارێککە سەر لەمێ بکەنەوە لەگەڵ ئەو هێز و لایەنانی کە هەیە بۆ ئەوی با بڵێن تەنها بە یەک سیناریۆ نەچنە بەغدا و معلومیشە کورد بۆ مەسئلەی بەغدا یەکدەنگ نین بەڕاستی لەسەر والله حتما لەبارەی ئەو شپرزیەی کە ئەو شپرزە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە هەموو هێز و لایەنە سیاسیە کوردیەکان پێش تەنانەت پێش دیاریکردنی وادەی هەڵبژاردنیش ئاماژیان بۆ ئەوە کرد کە پێویستە لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردننی داهاتوو لە عێراق کورد یەکدەنگ بێت، یەک هەڵوێز بێت، یەک ڕەنگ بێت. تا ئێستاش دەخت لەوە دەکەنەوە لە کاتێکدا دیسان وەکو ساڵانی پێشووتر و هەڵبژاردنەکانی پێشووتر کورد نەیتوانی یەکدەنگ و یەک هەڵوێز بێت. ئەوە تا چەند کاریگەر دەبێت لەسەر وەسعی کوردۆخی کورد لە هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردنیش. ئەو ئەگەر بۆ هەرێمی کوردستان و ئەو پارێزگانەی کە بەپێی تەقسیمی کۆمسیۆن هەولێر و سلێمانی و دۆ کاڵە بزەرزنی سلێمانیە گرفت نەبێ، بەڵام بەبێ دوودڵی ئەمە گرفتە بۆ ئەو پارێزگایانەی کە با بڵێن ناوچەی ناکۆکن و بە تایبەتی پارێزگای کەرکووک، نینەوە، دیالە، سەلاحەدین بە شێوەیەک لە شێوەکان بۆ نمونە پارتی و یەکێتی لە بەغدا ڕێککەوتون بەملانەیە لێ نەفسی داواعر لەگەڵ یەکتر ناکەن، بەڵام خۆتە زانی ینی ئەگەری دەرچوونی کاندیدەکانی بەغدا و ئەمبار و نەجەف و کەربەلا بۆ کوردێک زەحمەتەوە کۆی هێزێک لایەنێکی شیعی یا سونی عەرەبیش ناتوانێت لە هەرێمی کوردستان دەنگ بێنێت. بەڵام لە ناوچەکانی دەرەوەی هەرێم پێشتر مەترسیەکە زۆر زیاتر بوو کە بازنەکان بچووکتر بێت، بەڵام دوای ئەوەی بازنەی مووسڵ و کەرکووک یەکلا کراوە لەگەڵ دیالە زۆرێک لە تەقسیم و گرێنتی بۆ هێز کە بە یەکجار بنبڕ نابن لەوێ، بەڵکو هێز و لایەنە سیاسی کوردیەکان دەتوانن چێبەرچێ بکەن لە هەندێک بازنە. بۆ نمونە بازنەیەکی کەرکووک کە 5 مەقعدی بۆ دانراوە زۆربەی زۆری ناوچە کوردنشینەکان لەو بازنەیەن، بەوەش کورد ملبەملانێ زۆرتر لەگەڵ کورد دەکات بۆیە مەترسەکان کەمەکاتەوە. بەڵام لە بازنەی دوو ناو مەترسیە زۆرە، لە بازنەی سێ حەویزە و ڕیاض و ئەوانە منطقەی عەرەبیە 3 مەقعدی هەیە. ئەگەر یەک کورد مەقعد بدۆڕێنێ ئەگەر زۆر بە قورسی یا بباتەوە ئەگەر بە یەکگرتووی و بە جیاوازی ینی بە پەرتوپەڵاوەیی بچن مەقعد. بازنەی دوو منافەسە لە بینی کورد و تورکمانە. کورد چۆن دەتوانێت لە 4 مەقعدەکە مەقعدێک دوان ببە کە کاتێک پارتیش کاندیدی هەیە، یەکێتیش کاندیدی هەیە، هێز و لایەنی سیاسی ترنەوەی نوێش کاندیدی هەیە، ئێمە بەملانێ دروست دەبێت بە نەتیجە دەنگ پەر دەبێەوە ئەگەر تو هەر 3 مەقعدەکە بدۆڕێنێ و لە کاتێک ئەگەر تو کەسێک گرنتی دەبوو دوو کەس ئەگەری هەبوو دوو مەقعد بێت. ئەمە بۆ مووسڵیش زۆرێک لە ڕەواهی تێدا ئەم دیتنە وام پێم وایە ینی با بڵێن ئەو ناکۆچی کە لە ناو ماڵی شیعە سونە هەیە بۆ کوردیش ئەو لە ڕێک نەکەوتنە واقعاً کاریگەریەکەی کەمتر بۆتەوە، چونکە هێز و لایەنە سیاسیەکان ناکۆچەکان زۆر بە زەقی دەرناچێت، هەمووان ناکۆکن و هەمویان لە ساحەی سیاسی عێراقی
لەگەڵ یەک موحدنی نەبەیتی شیعی موحدە نەبەیتی سنی و نەبەیتی کوردیش و ئەوە بەڕێی من ینی دەرچەیەکی ئاسایی ژیانی سیاسی دوای 2003 ئەوە حتمیەتە دەبێ هێز و لانێت سیاسەکان بەم ڕێکارە بەم ڕێدا بڕۆن ئەمە تەبریر نییە بۆ ئەوەی کە هێزە کوردستانیەکان لەوە تێنەگەن کە بەحقیقت پرسی نیشتیمانی یا پرسی هەرێمی کوردستان چەند پرسێکی هەیە دەبێ بڵندتر و بالاتر بێ لە پرسی حزبی و بەرژەوەندی حزبی ڕاستە من بەملانێ دەکەین بەڵام دەبێ ئەو تێزانێک کە پەیوەندی بە پرسی نیشتیمانیە یەکدەنجی هەبێەوە هیچ کەسێک تەجاوزی ئەوە ناکە بەڵام بەداخەوە لە کوردستان نییە و ئەوەش پەیوەستە بە هۆشیاری سیاسی هێز و لایەنە سیاسیەکان کە تا ئێستا بەرژەوەندی تەشتی سیاسی تەنانەت ئێستا دەتوانین بڵین هیتاکە کەس لەناو حزب زاڵتر بووە لە بەرژەوەندی حزبی تەسن بەرژەوەندی تەشتی حزبی زاڵتر بووە لە بەرژەوەندی نەتەوەیی نیشتیمانی کە بە بۆچوونی من ئەوە یەکێک لە هۆکارە هەرە بنەڕەتەکانە کە هۆکاری بنەڕەتیە لە بۆ فەشەلی حکومڕانێتی نەبوونی حکومڕانێتی باش پێوەستە بڵێ عێراق و لە هەرێمی کوردستان هەیە تا چەند کاریگەر دەبێت لەسەر مانەوە لەسەر ئەو وادەی کە بۆ هەڵبژاردن دیاریکراوە دیارە ئەمڕۆ وەک پێشتریش ئاماژەم پێکرد نووری مالیکی سەردانی مەسعود بارزانی سەرۆکی پارتی کردووە هەردوولا بە پێ ئەو زانیاریانەی لە دوای کۆبوونەوەکەوە بۆ ڕاگەیەنرەکان بڵاوکراوەتەوە هەردوولا جەختیان لەوە کردوێتەوە کە لە وادەی دیاریکراوی خۆیدا هەڵبژاردن بەڕێوە بچێت پێتان وایە ئەم مانۆڕە سیاسیانە تا چەند دەتوانێت کاریگەر بێت بۆ ئەوەی کە هێز و لایەنە سیاسیە ناڕازیەکانی دیکەش ڕازی بکەن بۆەوەی کە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت من پێم وایە ئەوەی کە ئێستا گوزەر دەکات لە کوردستان پارتی ممکنە دوای ئەو کێشە ناوخۆیانەی ناو یەکەتی ئارامتر بێ و با بڵێن ئێستا ئامادەجی زۆرتری هەبێ یا زەماناتی زیاتری بۆ دروست بوو بێ لەوەی کە ئەو مەقعدانەی هەی بۆ لە ڕابردوو لە دەستی نادا و دەیهێنێتەوە بۆیە بە تەسەوری من پارتی تەواو ئێستا ئامادەیە بۆ هەڵبژاردن ئەنجام بدرێ یا نەدرێ زۆر گرفتێکی گەورە نییە بە تایبەتی وەکو گوتم پاش دابەشکردنی بلۆچی دەنگدەران و بازنەکانی دەنگدان بە تایبەتی لە پارێزگای مووسڵ کە بە نسبەت پارتی گرنگ بووە کە على الأقل بتوانێت لەو ژمارە کورسیانەی کە لە مووسڵ هەیە 8 مەقعد 7 مەقعد بەدەست بێنێ بۆی باڵانسی هێز ڕابگرێ و بێشک تۆزێ دوو دڵی لەوە هەبوو کە یەکێتی و گۆڕان بە یەک قائیمەوە بەڵامانەی لەگەڵ یەکتر ناکە ممکنە لە هەندێ شوێن مەقعدی پارتی ببن بەڵام لەگەڵ ئەو کێشانەی بەردەوامەی ناویەکێتی ممکنە پارتی لەوەش تۆزێک ئارامتر بوو بێتەوە کە کوتلێکی گەورەی خەڵکی یەکێتی هەیە ناڕازین بەم بارودۆخەوە ممکنە سزاکی گەورەی یەکێتی و گۆڕانیش بدەن لەگەڵ ئەو بارودۆخی کە لە ناو یەکێتی گوزەر دەکا و بەحقیقت مفاجعە بێ بۆ زۆر لە دەنگدەرانی ئەو هێز و لایەنە سیاسیانە بەوا ممکنە و ئەگەرە با بڵێن بۆ پارتی بۆ یەکێتی ممکنە دواخستنی هەڵبژاردن لە ئێستادا دەرفەت بێ بۆ ئەوی ناوماڵی خۆی باشتر ڕێک بخاتەوە و لەگەڵەوەی کە ئەو ئامادەجی هەیە و هەڵمەتی پرۆپاگەندەی دەست پێ کردووە بەڵام ئەو دوو دڵیەیە ئەو بارودۆخە ناوخۆیی کە هەیە ممکنە بۆ یەکێتی دواخستنی هەڵبژاردن باشتر بێ لە ئەنجامدانی لە ئۆکتۆبەر ئەگەر ئەو بارودۆخە ناوخۆیی خۆی هەروەکو خۆی بەردەوام بێ هێز و لایەنەکانی تری سیاسی تقریبا ئامادەجیان هەیە و کاندیدەکان چوونەتە پێش ڕاستە پرۆپاگەندەی هەڵبژاردن زۆر بە گەورەی دەستی پێ نەکردو ئەو شۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە بۆ یەکەم جارە کۆمسیۆن بەڕەسمی ماوەی 3 مانگ بۆ کەمپین دادنێ معلومە هەموو جارەکانی تر یەک مانگی تهدید دەکرد بۆ هەڵمەتی پرۆپاگەندا لە ئێستادا کۆمسیۆن لە دوای قڕعی یا با بڵێن هەڵبژاردننی ژمارەکان بۆ کاندیدەکان هەر لە ڕۆژی پاشتر ئەعلانی کرد کە ئێستا کەمپین کراوەیە و هەتا هەفتی دا کەمپین بەردەوام دەبی بۆی ماوەیەکی درێژ هەیە و عادەتەن گەرم گوڕێکە دەکەوێتە مانگی دوایی پێم وایە هێز و لایەنە سیاسیەکان ئامادەجی دەکەن بۆ ئەوە و چ لە ناو ماڵی سوننە چ لە ناو ماڵی شیعە ژمارەی ئەوانەی لەگەڵ ئەوەن هەڵبژاردن لە وەختی خۆی بکرێت لە غەیری تیاری سەدری لێ دەبرچی کە هێزێکی کاریگەر و گەورەیە و ئەگەری هەیە بتوانێت بەهۆی زەماوەرەوە هەر پەچی هەڵبژاردن بخات ئەوی لێ دەرچێ و کە ئەویش بۆ قەناعەتم وایە ئەو دوو مەرجەی دایناوە سەماحەتی مقتەدە سەدەر مەرجێکیان تەکتیکیە مەرجێکیان استراتیجیە مەرج تەکتیکەکەوەیە کالبژاردن دوام بخرێت کە خۆی ئەوە ئەندازیاری هەڵبژاردننی پێشوەختە و هەتا ئێستا ئەوان قازانزی یەکەم لەو مۆدێلی هەڵبژاردنەکەن مەرزی دووەم کە زۆر بەڕێی استراتیجی ئەویش تەحدیدی سنووری
هێزی چەکدار و بەکارهێنانی هێزە لە ملمەلانەی هەڵبژاردن کە ئەوە بەڕاستی جەوهەری ترە و داوای لە مەرجعی و حکومەتیش کردیا کە دەبی ئەو هێزە چەکدارانە قەید بکرێن و بە جۆرێک لە جۆرەکان چەک و هێزی چەکدار لە پرۆسی هەڵبژاردن ڕۆڵی گەورەیان نەبێ ڕێگری لەوە بکرێ. ئەم پێم وایە ئەوە هەدەفە ئەساسیەکەیە لە کشانەوە و ئەو بانگهێشتەی کە کردوێتی کە داوا دەکا هەڵبژاردن با بڵێن یا بەشداری لە هەڵبژاردن ناکە ئەگەر بێت و عێراق ببێتە گۆمی خوێن یعنی چەک لە جێگای ئاشتی یا شێوازی ئاڵوگۆڕی ئاشتیانە هەڵبژاردنە بەکار بهێنرێ و بێشک ئەوش زەمانەتە بۆ نەزاهەتی و پاک و بێگەردی هەڵبژاردنەکە چەندە فشار لەسەر دەنگدەر لەسەر کاندید لەسەر کارمەندەکانی کۆمیسیۆن کەمتر بێ و ئازادی زیاتر بێ ئەوەندا هەڵبژاردنەکان باشتر دەبن بۆیە بە بۆچوونی من باردۆخەکە بەم شێوەیە دەڕوە و بە هەموو ئەگەرەکان هەتا ئێستا مؤشراتەکان بۆەوەی هەڵبژاردن لە 10 ئۆکتۆبر ئەنجام دەدرێ وەکو گوتم بەڵام عێراق بەلەدی مفاجعاتە ئەگەری هەیە لەحزەیەک هەموو پرۆسەکە ئاڵوگۆڕ ببی باسی سیستمی نوێی هەڵبژاردنەکە بکەم کە پێشتر دەوترات ئەو سیستمەی کە دانراوە بۆ هەڵبژاردنەکان بە تەواوەتی لە بەرژەوەندی هێز و لایەنە سیاسە گەورەکاندایە و بە پێچەوانەوە لە دژی لایەن سیاسە بچووکەکانە. پێتان وایە ئەمە یەکێک بێ لەو هۆکارانیان هۆکاری سەرەکی بێ بە ئەوەی کە هێزە گەورەکان زیاتر پشتگیری ئەنجامدانی هەم هەڵبژاردن دەکەن لە کاتی خۆیدا یاخود پەیوەندی بەشتی دیکەوە هەیە؟ نا بە بۆچوونی من هەردوو ئەو بابەتە ڕەوایی تێدایە. مەسەلەن تەیاری سەدری هێزێکی منەظەمی هەڵبژاردنە و هەموو ئەگەرەکان لە ماڵی شیعە و لە نۆ پارێزگای کە شیعە مەزهەبی زۆر لێیە پێشبینی کراوە کە تەیاری سەدری ژمارەیەکی دەنجی گەورە بەدەستێنەوە هەتا ئێستا مؤشر بە تایبەتی ئەگەر ڕێژەی بەشداری دەنگدان لە 25 تا 30% لێپەڕ نەکە چکەوانە دەنگدەری منەظەمن و بەشدار دەبن و دەستە هەڵبژاردن. بۆیە بە بۆچوونی من ممکن ئەوە تەنها با بڵێن بابەت ئەوە نەبێ کە نیزامە سیاسیەکە لە بەرژەوەن چێدا بەڵام ئەوە ڕاستە کە ئەو مۆدێلی هەڵبژاردنە یان لە هەموو دنیا هەرچەندی دەوائر بچوو بکرێتەوە ئەوەندە لە ساڵحی هێز و لایەنی سیاسی گەورەدایە و هێزی منەظەم هەرچەند بازنەکە گەورەتر بێت دەرفەت بۆ بچووکەکان دروست دەکا کە پانتاییەک یا مەساحەیەکیان بێ باشتر لەوەی بۆیە چوارچێوەکە زەحمەتە وام پێم وایە ئەم ملبەملانەیە لایەزال لە نێوان هێزە گەورەکان ئەوانەی کە ئێستا پێگەیان لە ناو پەرلەمان هەیە و مەقاعدیان هەیە و لە ناو حکومەت بەشدارن ئەوانن کە ملبەملانە دەکەن. هێز و لایەنە با بڵێن ئەوانەی کە بە لیڤڵێک لە ڕووی دەنگ و لە ڕووی قورسایی پەرلەمانی و لاواسترن بەشێکی زۆریان ئەسڵەن انسحابیان کردوتەوە و بەشێکیان لەوە تێگەیشتون ئەگەری و دەرفەتی ئەوە هەیە بە هەندێک تەکتیکی هەڵبژاردن لە هەندێک پانتایی مەساحەیەک بدۆزنەوە بۆی پێگەیان لە پەرلەمانی ئایندا هەبێت. بۆیە بە تەسەوری من مەسئلەی بەرژەوەندی لە نظامی انتخابی هۆکاری سەرەکی تاجیلکردن و تاجیل نەکردن نییە بەقەدەرەوەی ئەجەندایەک هەیە لەوەی کە شێوازی حکومڕانێتی ئایندا ئەو پرۆسە بەچی دەگەینێ ئەگەریت کە زۆر با بڵێن ڕاستە ڕوون نییە لە پشتی پەردەوەیە کە ئەو ملبەملانێ هەرێمی و نێودەوڵەتیەیە کە لە عێراق بەڕێوە دەچی لە بیرمانەتی لە عێراق جیهانیەکان تا چەند کاریگەریان دەبێت لە ناویشیدا بە دیاریکراوی ململانێ و هاوکات بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێران لەسەر ساحەی سیاسی عێراق تا چەند کاریگەر بۆ لەسەر دواخستن یا دوانەخستنی وادەی هەڵبژاردن. پێتان وایە کە ئەمریکا و ئێران کە ئێستا تا ڕادەیەک ئەمریکا یەکلایی بۆتەوە لەوەی کە بە واضحی گوتاری ئەمریکی بە ئاماژە بۆ ئەوە دەکات کە پێویستە لە کات و وادەی خۆیدا هەڵبژاردننی عێراق بەڕێوە بچێت. پێتان وایە ئەوە تا چەند کاریگەر دەبێت بە دیاریکرایی دەمەوێت بزانم ململانەکانی ئەمریکا و عێراق لە ئەمریکا و ئێران لە ناو ساحەی سیاسی عێراق چۆن دەبێت کاریگەریەکەی لەسەر هەڵبژاردن چۆن دەبێت؟ با بڵێن بەدیتنی من ئێران و ئەمریکا هەردووچیان کۆکن لەسەر هەڵبژاردن دەبێت لە وادەی خۆی بکرێت. هەردووچیان زۆر لە پێشبینیان هەیە بۆ با بڵێن مۆدێل یا نظامی حکومڕانی کە دادێ ئەوەی کە جێی سەرنج ئەوەیە ئایا دەرەنجامی هەڵبژاردنەکان کە لە ئایندە دێتە پێش بە چ لایەکدا دەکەوێتەوە ئەوەی کە معلومە و ئەمریکیەکان ئەو باش دەزانن زۆرینەی خەڵکی عێراق شیعە مەزهەبن
کە ممکنە 65% خەڵک پێک بێنی. ئێران پێگە و هێزێکی گەورەی لە ناو ئەو هێزە شیعیانە هەیە، سەرڕای جیاوازی حیزب و گروپی چەکدار و شێوازی جیاوازیان، بەڵام پێگەی ئێران پێگەیەکی گەورەیە و ئێران بۆ زانین پێگەی بەس لە ناو شیعەکان نییە، بەڵکو پێگەی لە ناو کوردی شەیە و بە دۆستایەتی لەگەڵ هێز ویلانی سیاسی کوردی شەکە و هەروەها لەگەڵ سونەکانی شەیەتی. بۆیە بە بۆچوونی من لە دوای 2011 ئەمڕۆنا کە اتفاقیەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کرا، باڵانسی هێز لە عێراق 75% لە بەرژەوەندی ئێرانە و 25% لە بەرژەوەندی ئەمریکایە. هەڵبژاردن بکرێ یان نەکرێ، با بڵێین عێراق وەکو گۆڕەپانێکی ملبەملانەیە لەو ملبەملانەیە خۆی یەکلا کردوێتەوە. ئەوەش لە هەڵوێستەکانی عێراق لە ڕابردوو دیارە. بۆ نمونە هەڵوێستی عێراق لە شەڕی سووریا بە تەواوی لەگەڵ بەشار ئەسەد بوون وەکو حکومەتی عێراقی و فەرم و ڕێگان نەدا هیچ ئاوەرە و پەنابەرێکی سووریا ڕوو لە عێراق بکاو و عێراق بێتە دایەنگەیە شوێنی پەنابەرانی سووری جگە لە هەرێمی کوردستان، چونکە هەرێمی کوردستان موقفی سیاسی لەگەڵ بەشار ئەسەد نەبووە، لەگەڵ معارەزەی سووری بووە. بۆیە بەهێز و لایەنە سیاسەت جیاوازەکانن. بۆیە بە تەسەوری من مؤشراتەکان بەو شێوەیە هەڵبژاردن ئەنجام بدرێ یان نەدرێ. عێراق ساحەی ملبەملانەیە، بەڵام باڵانسی ئێران بەهێزترە لە باڵانسی ئەمریکا لە عێراق. بەڕێز هۆگرچە تۆ شارەزای کاروباری هەڵبژاردنەکان، سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بوویت. بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.